ئێمە ناگەڕێینەوە بۆ ئەزمونێکی شکست خواردوو داش ڕێفراندۆم لە دەستی من و حیزبەکان و هەمووی دەرچووە کەوتوتە دەستی ئێوە. من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. ئێستاش ڕێفراندۆم لە دەستی من و حیزبەکان و هەمووی دەرچووە کەوتوتە دەستی ئێوە. من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. ئێمە ناگەڕێینەوە بۆ ئەزمونێکی شکست خواردوو. من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. ئێمە ناگەڕێینەوە بۆ ئەزمونێکی شکست خواردوو. ئێمە ناگەڕێینەوە بۆ ئەزمونێکی شکست خواردوو. ئێستاش ڕێفراندۆم لە دەستی من و حیزبەکان و هەمووی دەرچووە کەوتوتە دەستی ئێوە. من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم.